سەرباری ئەو قەیرانە جیهانەی کە بەرۆکی هەرێمی کوردستانیان گرتووە. بەڵام لە نەورۆزدا سەیرانگا و ناوچە گەشتیاریەکان پڕن لەو هاوڵاتیانەی قەیران ماندووی کردوون و دەیانەوێت نەورۆز بکەنە دەرفەتێک بۆ ڕەوانەوەی خەمەکانیان. ڕاستی وەکەوەی کە موچە نییە و خەڵک بژێوی ژیانی ئەوە نەماوە، بەڵام دەرچوونی خۆیانەکەن وەکە بینن خەڵک تێتە دەرودەشت و خۆشی خۆیان ڕکات و حکومەتیش لەولاوە بێسێ ئەوە لە داخێوانە هەڵپەرکێکە هێتان دیمەنی کچان و کوڕانی جلکوردی لەبەر و خواردنی کوردەواری سەر ئاگر و هەڵپەرکێ سیمایەکی جوانتریان بە ناوچە گەشتیاریەکان بەخشیوە. نەورۆز هاوڵاتیانی بردوۆتە کەشێکی تایبەت و زۆر ناخۆشی بیر بردوونەتەوە. ڕاستەوە سعی خەڵک زۆر باشنێ لە ڕووی موچە و ئەو بابەتانەوە، بەڵام خەڵک ناتوانێت دەستبەرداری ئەم جەوە بێت و چونکە ئەمە هەر جەژنی کوردەواریانەیە و لە کۆنەوە بوونی هەبووە بۆ دەربڕێنی جەوێکی خۆش بۆ کەیف و سەفای خۆیان دێنە دەرەوە، بۆ خۆیان جەوێکی خۆش وەردەگرن و گەشت سەیرانێکی پڕ بە دڵی خۆیان دەکەن بۆ ئەوی بتوانن هیچ نەبێ بتوان ئەو وەسعە ناخۆش تۆزێت لەبیر بکەن. ناوچە گەشتیاریەکان جمەیان دێت لە ئاهەنگگێڕان. زۆربەی خێزانەکان لە نەورۆزدا یەکیان گرتووە و پێکەوە چوونەتە دەرەوە. هەرچەند خەڵک بێ موچەیە بێ کاسپیە موچە و ئیش و کار و کەسا، بەڵام لە دەربڕینی خۆشی و هاتنەوە دەرەوەیان پەشیمان نین و جۆش و خرۆشێکی زیاتری پێوە دیارەوەک لە نەورۆزەکانی تر. گەشتیاران تا درەنگانێک لە ناوچە گەشتیاریەکان و لە نێو سەوزایی سروشدا دەمێننەوە. لە کۆتایی ڕۆژیشدا شەقامەکان جمەیان دێت لەو ئۆتۆمبیلانەی ڕیزیان بەستووە و دوای بەسەربردننی کاتێکی خۆش بەرەو ماڵەوە دەگەڕێنەوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان.